سەد کەس عیبی نییە بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە کاردانەوەکانی بردومانکردنی کێڵگەی خۆرمۆر بەردەوامە کاردانەوەکانی زۆر بووە شیعەکان تقریبەن ئەوانیش مووقیفیان توندا پێیان وایە ئەو کارێکە کرایە زەرر لە پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا دەدا و زەرر لەو جەوە سیاسی کە دروست بوو بۆ پێکەنانی حکوومەتی عراقی زەرر لەو جەوەش دەدا و تەنانەت پێیان وایە کە ئەمە وە دەکا کە شیعە ڕاستە و خۆ لەگەر ئەمریکا ڕوبەڕوو ببنەوە لە کۆمەڵێک بابەتی پەیوەست بە ئەمن و چەک و ئایندەی گروپەکان کە لە عێراقا ئیتاری شیعی خۆتان دەزانن کە پێنج کۆمەڵی لایانی شیعی لە خۆگرتیە بەیاننامەیەشیان بڵاو کردەوە بەیاننامەکە ڕوونا پێیان وایە ئەو هێرشێکی کرایتە سەر کۆرمۆر هەڕەشەیە بۆ سەر ژێرخانی ئابووری عراق و هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی وڵاتەکە بۆیە پشتیوانی خۆیان بۆ سوودانی دەربڕیا کە ئەو لیژنەی دروستی کرد ئەو لیژنەی کە سوودانی دروستی کردیا بە سەرۆکایەتی عەبدولئەمیر شەممەریە وەزیری ناوخۆی عراق و حەمید شەتری کە سەرۆشی دەستگای هەواڵگریە ئەویش ئەندامە و کاک ڕێبەر ئەحمەدیش کە وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش ئەندامە لەو لیژنەی لێکۆڵینەوەی بە قەنعاتی من هەموو ئەو خەڵکانەی کە لە هەرێمی کوردستان موهتەمن یان ئاگدارن پێیان وایە پێویست ناکە لێکۆڵینەوە بکرێ بەڵکو دەزانرێ چێە ئەوەی کە من زانیومە ینی کە بەدەستم هێنایە ئەبوو ئالای وەلایی ئەمینداری کەتایبی سەید الشوهەدا بە ئیتاری شیعی ڕاگەیاندی کە ئەو دوور و نزیک پەیوەندی بەو بابەتەوە نییە لەبەر چێ لەبەر ئەوەی پێیان وایە مالیکی پێ وایە کە ئەو لێدانە لەو تەوقیتە بە تایبەتی ئەو جارێکە کارەبای هەرێمی کوردستان هەموو تقریبا 1970 کارەبای هەرێمی کوردستان نەماوە پێی وایە ئەوە دژی سەردانەکەی مالیچێ بۆ هەرێمی کوردستان و ئەبوو ئالای وەلایی کە کەتایبی سەید الشوهەدایە فەسائلێکی سەر بخۆنە ئەوان هاوپەیمانی مالیچی بووینە لە ئینتخاباتی پەرلەمانی عراق بۆ 7 کورسیان لە پەرلەمانی عراق هەیە بۆیە بەپێی ئەو زانیاریانم کە من ئەو بۆ تقریبا نیو ساعتێک بەدەساوەرم گرت برادرش ئاگدار پێ ڕاگەاندم کە ئەبوو ئالای وەلایی پێش دایرکردنی بەیاننامەکەی ئیتار ئاگداری ئیتاری تەنسیقی کردیە کە ئەو ئاگای لە لەو هێرشە نیە و پەیوەندی بە کەتایب سەید الشوهەدا نیە ئەوی کە هێرشەکەی ئەنجامدایە کاکو شارزێباری ئەڵێ یەک گروپ نییە ئەڵێ لە گروپێک زیاترن و ئێمە ئاراستەی درۆنەکان و ئاراستەی ئەو مەسەلە ئەو ساروغە یان مەسەل ئەو موشە گرادی پێدەرێن کە هێرشەکەی پێ ئەنجامدرایە ئەو گروپە ئەڵێن بەشداری ئینتخاباتی نەکردیە و تاکە گروپی فەسائل کە بەشداری ئینتخاباتی نەکردیە و بڕوای بە عەمەلەی سیاسی نییە کەتایبی ئەنوجەباها بە سەرۆکایەتی ئەکرەم کەعبی لەبەر ئەوەی زۆربەی گروپەکانی دیکە بەشداری ئینتخاباتیان کردیە کەتایب سەید الشوهەدا لەگەر مالیچکە هاوپەیمان بوون کەتایبی حیزب الله لیستی حقوقیان هەبوو مەسەلەن عەسای بۆ سادقونیان هەبوو بۆیە ئەوی کە دەمینێتەوە کە ئەو زانیاریان کە بە من ڕاگەیاندیە ئەو گروپەیان کە بەشداری ئینتخاباتی نەکردیە و لە ئاخر ئینتخاباتی بەشداریەشی نەبووە ئەو لە پشت ئەو هێرشەیەوە بۆیە هێرشەکە زۆر توندە بەڕێزان زۆر قسە دەکرێت ئایا یەکێتی لە پشت ئەو هێرشەوەیە ئەمێن داوەتان لێ دەکەم معلومات بەڕق و چینە لە کەس وەرمەگرن لە منیش وەرمەگرن ئەگە زانیتان من ڕقم لە هێزێک دەبتەوە لە گروپێک دەبتەوە معلومات لێ وەرمەگرن لەبەر ئەوەی غەڵەت دەکەم لەبەر ئەوەی لەوانەیە بەڕق و چینە معلوماتان پێ بدەم بەڕێزان یەکێتی پێویستی بەوەی نییە بچی ئەو هەموو کێڵگانە بداتە بەر گراد و درۆن و ئەوانە هێزەشی دژە تیرۆت هێزەشی کۆماندۆ دەنێری تا شەتداونی دەکەن و لێ ناگەڕێن ئیش بکات ڕەنکاکە غازەکەمان ڕاگرن بەڕێزان حەز دەکەم زاکرێتان بەکاربینن ساڵی 2017 هێزە ڕەشەکەی یەکێتی لە کەرکووک هجومی کردە سەر کۆمپانیای نەوتی باکووری کەرکووک ئیشەکانی کۆمپانیەکەی ڕاگرت هێزەکەی لەناو کۆمپانیەکە جێگیر کرد بۆیە ئەگەر بیانەوێ غاز ڕابگرن وەکو کارتێک دژی پارتی بەکاربینن بەڕێی من هیچ پێویستی بۆی نییە کە بە درۆن لێدە لەبەرەوەی سەرچاوی داهاتی ویە
یعنی بەشێک لە سەرچاوی داهاتی یەکێتی لەو غازەیە و لەو شەریکانە و لەو سکوورتیانەیە. بۆیە من بە قەناعەتی من ئەمریکەکانیش لەو ناکۆچەی پارتی یەکێتی نیگەرانن بێتاقەتن و قۆنسوڵی ئیمارات کە نوێنەرایەتی مەساڵحی خۆیان دەکەن لە کۆمپانیای دانەگاز ئەو ئێوارە لە ماڵی قوبات تاڵەبانی بووە باسییان لەو مۆزوعی کردیە و ئەمریکەکانیش بێزارن لەوەی کە شتێک ڕوو دەدا پارتی یەکێتی لێک جیا دەبنەوە لە جیاتی ئەوان لێکتر نزیک بنەوە کەچی جیا دەبنەوە. بۆیە بە کورتی و کرمانجی کاک وشار زێباری کەمک بەر ئێستا زانیاری زۆر باشی بڵاو کردو لە قەناتی دیزلا باسی لەوەی کرد کە ئەوان زانیاریان بە قاسم عەرەجی داوە پێشتر لە ئەو گروپانەی چاڵاشیان هەیە لەو مانتیقەیە و چی ئەو گروپی درۆن دەنێری و چی ئەو جارە بە موشەشی گراد هێرشەکەی ئەنجام داوە. ئەڵێ زانیاریمان پێداون خۆشیان ئاگدارن و دەزانن و ئەڵێ لە فەسیلێک لە گروپێک زیاتر بەشداری بووە لەوەی لەبەرەوەی هەیە تەنسیقیان هەیە لە بینی خۆیان. بەڵام من بە پێ و معلوماتێکە دووبارەی دەکەمەوە کە ئیتاری تەنسیقی و بە تایبەتی مالیشی لەو هێرشە زۆر تووڕەیە پێوایە ئەوە لێدان و هەرسپێهینانی سەردانەکەی ئەوە لەبەر ئەوەی کە لە بیرتان نەچی بەڕێزان عاقیل فتلاوی وتەبێژی دەوڵەتی قانون کە لە مالیشی زۆر نزیکە ماوەک بە لێساوتی کاک مەسعود ڕغبەتی لەوەیە کە مالیچی بێتەوە سەرۆک وەزیران و تەنسیقەشی باش و گفتوگۆیەکی باش هەیە لە بینی هەولێر و لە بینی مالیچی لێ پێم وانییە کە تایبی سەید و شەهەدا لە پشت ئەو هێرشەوەبی و زانیارەکانیشم پێ ڕاگەاندن کە هەر ئەوەیە کە تەسەوەڕی زۆر دەکرێت کە کەتایب النوجەبان لەبەر بە سەرۆکایەتی ئەکرەم کەعبی کە لە سووریاش وەختەوەی چالاکیان هەبوو و لە شەڕی غەزەش چالاکیان هەبوو و بەشداری لە ئەوەی ناکەن لە هەڵبژاردن و قەناعەتیان بە پرۆسی سیاسی نییە پێیان وایە کەوان بۆ جیهاد و بۆ خەباتکردن خۆیان یەکلا کردەوە. ئیتر خۆشان بین تا ئەمجارە هێرشەکە توندە و گەورەیە. من پێم وایە کاردانەوەی زیاتری بەدوا دێ و مووقفی ئەمریکیەکان ڕوون بوو کە ئامادەنە کە ئەو منطقەی بپارێز ئایا مەسەلەن سیستەمی بەرگری دەدەنە پارتی چێتی یان بەخۆیان دێن سیستەمی بەرگری لێدادن یان عراقیەکان مەسەلە وەزارەتی بەرگری دێ لەوێ سیستەمی بەرگری جێگیر دەکا. ئەوەش قسەیەکە دێتە پێشەوە کە ئەو سیستەمی بەرگری ئەگەر بدرێتە هەرێمی کوردستان بدرێتە یەکێتی یان بدرێتە پارتی و زەمان چیە ئەو سیستەمی بەرگریان یان ئەو چەکانە یان ئەو پێداوی سێ سەربازیانە نابدرێتە وڵاتەشی دراوسێ یان بە قاچاغ ون ناکرێ یان نابدرێتە بارگای حیزبی پێ بپارێزرێ ئەوە قسەیەکە وە زۆر دەکرێت. و من بە معلوماتەوە باز لەوەی دەکەم کەم پێم بە دووری دەبینم یعنی ئەوەی کە لە سۆشیال میدیای پارتی دەگوزارێ زەحمەتە یەکێتی غەڵەتی ئەوها بکە یەکێتی غەڵەتی ئەوە ناکە کاکە. ئەمریکا 250 میلیۆن دۆلاری لەو چێلگەی خەرج کردیە بۆی عێراق پشت بە غازی ئێران نەبەستێ عێراق پشت بە غازی ئێران نەبەستێ ئەو هەموو پارەی لێ سەرف کردیە. نوێنەری ترامپ بەردەوام تاکید لەسەر ئەوەی دەکاتەوە عێراق ئەبێ سەربەخۆ بێ لە بەکارهێنانی وزە پشت بە وزەی دراوسێ وڵاتان نەبەستێ و عێراق نەبێتە دەواازەیەک لە بۆ ئەوی کە ئێران بێ دۆلار بەدەستبینی چونکە ئەو غازێکە لە ئێران دەدرێتە عێراق لە بەرامبەر دەبێت دۆلار بدێ بێ پارەی بدەیتێ. ئەمریکەکان سزای خستە سەر ئێران نالێنێت دۆلار بگاتێ دەر وەکو دەڵێ زۆر گوتن قورئان خۆشە. من کاتەشی خۆش سپاسان دەکەم ئینشاءڵڵا لە دیدارشتیکە یان لە لایڤشتیکە یەکتر دەبینەوە خوا ئەگەدارتان بێ.